بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برای نوخشکانی بەڕێز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بەردەوامین لەسەر زنجیرە باسی لە گومانەوە بەرەو دڵنیایی وتمان کۆمەڵێک بابەت تەرخانەکەین سەبارەت بە باسکردنی دیاردەی ئیلحاد و باگراوندە فکریەکەی ئەو زەمینەیە کە لە ڕووی فکریەوە ڕێخۆشکەرە بۆ ئیلحاد. ئەمڕۆ دێنە سەر باسی مولحیدەکان کێن. دوو دەرسی ڕابردوو قسەمان لەسەر دێدەی ئیلحاد کرد و قسەمان لەسەر هۆکارەکانی پەیابوونی دیاردەکە کرد. ئەمڕۆ پشتیوان بەخوای گەورە قسە لەسەر کەسایەتی مولحیدەکانەکەین. مولحیدەکان کێن؟ ئەو کەسانی کە ئەم دیاردەیە هەڵەبژێرن بۆ خۆیان. ئایا لە باگراوندێکی زانستیەوە ئەم دیاردەیە هەڵەبژێرن، واتە ئایا زانست بۆ چوونەکەی ئەوان پشتڕاست دەکاتەوە؟ ئایا ئاین یەک ئەگرێتەوە لەگەڵ ئەو تێکستانەی کە بۆ نمونە ئەوان تەنزیری بۆ ئەکەن لە ڕووی علمی، لە ڕووی معریفی، لە ڕووی منطقی و لۆژیکی؟ ئایا دقەکانی ئاین دژ ئەوەستێتەوە بە بنەما فکریەکان، بە بنەما زانستیەکان، بە بنەما عەقڵیەکان؟ قسە لەسەر ئەوەکەین. خاڵی یەکەم بۆی لای جەنابتان ڕوون بێ مولحیدەکان لە دنیاە کەمینەیەکی زۆر کەمی کۆمەلگاکانن، تەنانەت لەو کۆمەلگایانەی کە ئاین تایە زۆر شێوێنراوە، کە ئاین تایە زۆر بنەمایەکی لاوازی هەیە. بۆ نمونە لە کۆمەلگایەکی وەکو هەندا کە گای تیا ئەپەرسترێ، مشکی تیا ئەپەرسترێ، جرجی تیا ئەپەرسترێ، لە کۆمەلگا بوودایەکانە کە بوودای تیا ئەپەرسترێ، لە کۆمەڵگا مەسیحیەکانە بە ئەنواعی مەذاهیب و ئەفکار و بیردۆزەکانیانەوە، ئەمانە هەمویان واز لە مجتەمەعاتی ئیسلامیەکان بینە کە ئیسلام کۆڵەکەیەکی زانستی و لۆژیکی بە قووەتی هەیە. لە کۆی دنیاە ڕێژەی مولحیدەکان بە پێی ئەو ئاماری کە هەیئەی ئیذاعی بەریتانی کردوێتی لە ساڵی 2004 ڕێژەی مولحیدەکان لە 108 تێناپەڕێ لە دنیاە، واتە لە 192 کۆمەلگاکان ئەم دیاردەیە ڕەت ئەکەنەوە، دیاردەی بێدینی ڕەت ئەکەنەوە ئەگەر کابرا دینەکەی بریتی بێ لە مانگایەکە ئیپەرستێ و تەقدیس و تعظیمی ئەکا، کەواتە ڕێژەی مولحیدەکان کەمینن. ئەگەر بمانەوێ تێبگەین لەوەی نفسیەتی مولحیدەکان چین و ئەمانە چۆن تەبریری دیاردەی ئیلحادەکەن بۆ خۆیان و چۆن ئەتوانن هەڵ بکەن لەگەڵ ئەم بێدینی خۆیانە. خاڵی یەکەم ئەمان بۆ خۆیان وەکو ئەم دیاردەیە کە لە 108 لە کۆمەلگاکانە، ئەمانە زۆربەی زۆریان هۆکاری ڕاستەقینەی ئیلحاد بە خەڵک ناڵێن. یعنی کابرا مولحیدە کە پێی ئەڵێ بۆ مولحیدی، بۆ بیدینی، پێت ئەڵێ من بۆ نمونە ئیمانم بەوە نییە لە ڕووی زانستیەوە کە ئاین کە خوا خاوەنی ئەم بوونەوە و گردوونە بێ. ڕەخنەی هەیە لەوەی کە زۆرێک لە دەقەکان لەگەڵ بنەما زانستیەکانە یەک ناکەنەوە. ئەگەر بیدوێنی بڵێ دەقێکم پێ بڵێ لەگەڵ بنەما بیردۆزەیەکی زانستی یەک نەکاتەوە، ناتوانێت پێتی بڵێ. باش، کەواتە ئەوان هۆکاری ڕاستەقینەی ئیلحاد بە خەڵک ناڵێن. لە کاتێکە هۆکاری ڕاستەقینەی ئیلحاد بەڕێزان لە ناخی ئەوانە بریتیە لە حەزی ئازادبوون لە کۆتوبەندی ئاینەکان. فقط فکرەکە ئەو نەیە. ئەو ئەوێ وەکو مرۆڤ هیچ هەژمونێکی دەرەکی لەلایەن هیچ هێزێکی دەرەکیەوە لەسەری نەبێ. وەکو دەرسی ڕابردوو گوتمان ئێوێ هیچ هێزێکی دەرەکی ئاراستەکاری نەبێ. نایەوێ هێزێک هەبێ پێی بڵێ درۆمەکە، نایەوێ ئاینێک هەبێ پێی بڵێ دز مەبە، پێی بڵێ بەدڕەوشت مەبە، پێی بڵێ سوخۆر مەبە، پێی بڵێ بە پێی غەریزەکانی خۆ تەعامل مەکە، پێی بڵێ با عەقڵ زاڵ بێ بەسەر ئاکار و کردەوەکانتە. ئەو ئەمەی پێ ڕەفزە. ئەو ئیلحادی بۆیە ئەوێ کە لە دنیاە خۆش بیگوزارێنێ. ئیلحادی بۆیە ئەوێ کە لە دنیاە ئاراستەیەکی دەرەکی نەبێ. بۆیە مولحیدەکان ئەگەر پێیان بڵێ باش ئێمە ئیمانمان ڕەفز کردەوە، دینمان ڕەفز کردەوە، فەلسەفەیەکمان بدەنێ بۆ ڕێخستنی ژیانی مرۆڤەکان. بۆ نمونە ئێمە ئەڵین خوا نییە، ئەڵین دینیش نییە، ئیسلامیش نییە، هیچ ئاینێکیش ڕاست نییە. هەموو ئاینەکان ڕاستیان نەکردو لەگەڵ خەڵکە. وەرن بەرنامە و بیرۆکەیەکمان پێ بڵێن ژیانی خەڵک ڕێک بخە، تەنزیمی بکە. ئیلحاد بەرنامەی نییە، ئیلحاد فەوزایە. ئیلحاد ئەتوانێت مەحوی دین بکە، بەڵام ناتوانێت دینی بەدیل بە خەڵک بڵێ. باشە ئەگەر ئێمە هەموو دینەکانمان ڕەفز کردەوە، ژیانی کۆمەلگاکان بەچی ڕێگەخرێ، بەچی ئاراستە ئەکرێ، چۆن پرۆسەی هاوسەرگیری ئەنجام بدەین، حەڵاڵ و حرامەکان چۆن دیاری بکەین، مافی خەڵک و مافی ئەو کەسانی بەرامبەرمانن، ئەو کەسانی چواردەورمانن، نزیکمانن، لەگەڵمانن، ئەمانە چۆن دیاری بکەین. ئینسان ئامانجی لە ژیانە چییە؟ مولحیدەکان ناتوانن وەڵام ئامانج لەبوونی ئینسان لە ژیانە چییە؟ جیاوازی نێوان ئێمە و ئاژەڵەکان چین؟ ئەوان عەقڵیان نییە، ئێمە عەقڵمان هەیە. کە ئێمە عەقڵمان هەیە، عەقڵ ئەبێ ئینسان بە چی بگەیەنێ؟
باشە دەرەنجامی ژیانی مرۆڤەکان دوای مردن چی هەیە؟ ئیلحاد وەڵامی ئەم پرسیارانەی پێ نییە، هیچ کەم لەم پرسیارانە وەڵام ناداتەوە. بۆ لەبەرەوەی زمینەیەکی زانستی نییە، وەکو عەرزم کردین ئیلحاد ئەگەڕێ بە شوێن زاڵکردنی ئارەزۆکانی خۆیانە ئەوان سەبەبی حەقیقیان نییە بۆ ئیلحاد. ئەگینا وەکو عەرزم کردن ملحیدەکان ئەگەر گریمان پیاوێکی وەکو ستیفن هۆکینگ یا خەڵکانێکی تری وەک ئەم پیاوە ئەگەر ملحید بوون دوای دێمە سەر بیردۆکزەکەی ستیفن هۆکینگیش کە چەند دوورە لە منطق و لە عەقڵ و لە عیلمەوە، بەڵام ئەگەر گریمان ستیفن هۆکینگ بە منطقی فیزیا بێدینە خۆ لە 1990 ملحیدەکان بەبێ بیردۆزە بێدینن، هیچیان پێ نییە. ئەوان وەکو عەرزم کردن تا ئێستا عاجزن، تا ئێستا دەسەوسارن لەوەی پێمان بڵێن چ شوێنێکی دین مەرفوزە بە کەڵکی ئەخلاقی خەڵک نایە. یعنی بۆ نمونە چ شتێک هەیە لە دینە ئینسان هەڵبنێ بۆ بەدڕەوشتی، هەڵبنێ بۆ کارێک کە لە مرۆڤایەتی مرۆڤ نەشێتەوە، کە لە بەها باڵاکانی کۆمەلگاکانەوە دوور بێ. چ شتێک هەیە لە دینە وا لە ئینسانەکانەکە ئینسانەکان تاوانبار بن، خراپەکار بن. چ شتێک هەیە لە دینە وا لە ئینسانەکە، چ دقێک هەیە لە دینە هەتا وەکو ئێستا بیردۆزەیەکی زانستی بە درۆی خست بێتەوە. بۆ نمونە ئەو قورئانی کە کەلامی خوای پەروەردگارە لە 1430 ساڵ 15 سەدە لەمەوە پێش قورئان هاتوۆتە خوارەوە، هەتا وەکو ئەمڕۆ ئەو قورئانی خوا بەشی تاریخی تایە، قورئان جوغرافیای تایە، قورئان علمی فیزیای تایە، فەلەکی تایە، ئەحیای تایە، قانونی تایە. قورئان ئەخباری دروستبوونی مرۆڤ لە خاڵی سەرەتاوە تایەتی، خاڵی سەرەتای دروستبوونی گردردونی تایە، هەتا خاڵی ناکۆتایی بە هەشت و جەهەنەم. کام لەم تێکستانی قورئان عیلم ئەڵێ درۆن، لە کاتێکە ئەم قورئانە کاتێک هاتۆتە خوارەوە هیچ کام لەم وەسائلانە نەبوون کە ئەمڕۆ لە بەردەستی ئێمەیان. کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی دروستبوونی مرۆڤی کردووە لە هەناوی لە ڕەحەمی دایکیا، سۆنار نەبووە. هەتا وەکو ئێستا پێمان بڵێ ئینسان بە مەرحەلەی نوتفە و عەلەقە و مضغە و دوای ئەوە ڕۆحەکرێ بە بەریا و چی ئەکرێ و چێکرێ، خۆ ئەو کاتە سۆنەر نەبووە. خۆ ئەو کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باس لە قوڵایی دەریاکانەکە کە لە قوڵاییەکی زۆری دەریاکانە ڕووناکی نامێنێت، تیشک نامێنێت، چاو کار ناکە. خۆ محەممەد غەواسی نەبووە بڕاتە ژێر ئەو تا ئەم معلوماتانە بدا. خۆ هیچ کتێبێکی ئاسمانی پێش ئەوش ئەم معلوماتانی نەداوە. خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم گالیسکەی نەبووە چوو بێتە سەرمان باسی جوڵەی خۆر و زەوی و ئەستێرەکانمان بۆ بکە. لەکوێ ئەم معلوماتانی هێنا؟ بۆ عیلم ئێستا پێمان ناڵێ یەکێک لەو دەقانی کە محەممەد پیاوێکی نەخوێنەوار کە نازانێ ناوی خۆی بنووسێ، ئەم هەموو زانیاریە دقیقە لەم هەموو معلوماتە تازێ ئەدا، بۆ عیلم پێمان ناڵێ ئەم پیاوەلێکی کانە درۆی کرد. کەواتە مولحیدەکان پێگەی زانستیان لە مڕۆوە ئیفلاسە، مایە پوچن لە مڕۆوە، هیچ دقێک نییە. خۆ ئەو عیلمەی ئەوروپا پێی ئەگا باگراوندەکەی ئیسلامی نییە. ئەمە یەکێکە لە معجزاتەکانی خوا. ئەگەر ئێمەی موسڵمان زانستی ئەوروپیەکانمان بدۆزیایەتەوە، ئەو کاتە خەڵک ئیتیهامی ئەکردین ئەمان عیلم بەڕێیەکە ئەبن کە هاوتان بێ لەگەڵ قورئان و پەیامەکەی پێغەمبەرەکەیانە. بەڵام ئێمە ئەم عیلمانەمان نەدۆزیوەتەوە. چۆن خوا قورئانی دا بە پێغەمبەرێکی ئومی بۆ محەممەد کەسێکی عەبقەری نەبوو، هەڵکەوتوو نەبوو لە عەرەبا لە ڕووی زانیاری و زانستەوە، چونکە ئەو کات خەڵک ئەیان و ئەم پیاوێکی خوێنەوار بۆ پێشتەمەنی پێغەمبەرایەتیش. ئەم پیاوە عەقڵ و عیلم و زانست و معریفەکەی وای لێکرد بگا بەم ئیبداعانە لە کۆتایی تەمەنیا. پێغەمبەرێک هەتا تەمەنی 40 ساڵیش ناوی خۆی نەزانی بێ بنووسێ، هەتا وەفاتیشی کرد ناوی خۆی نەزانی بۆ بنووسێ. ئەم هەموو عیلم و ئیعجازە بێنێت لەم هەموو ڕۆوە کتێبەکەی بمێنێت تا قیامەت. خۆ ئەگەر قورئان بە کۆتایی ژیانی پێغەمبەر کۆتایی بەهاتایە، ئێستا مولحیدەکان بە ئێمەیان نەگوت ئەو کتابەی محەممەد بۆ سەردەمێکێنای، ئەو کتابە عەقڵی خەڵکی ئەو کاتی قەناعەت پێ کرد، چونکە سەردەمی بیدایی بوو، بێزانستی بوو، خەڵک هیچی نەئەزانی. محەممەد کۆمەڵێک درۆیدا بە گوێی خەڵکە کە نەی ئەتوانی ئیثباتی بکە. نا محەممەد ئەو قسەی کە ئەو کات کردوێتی بۆ ئەبوو جەهل و بۆ ئەبوو لەهەب، ئەو قسەیەش ئێستا ئێمە بۆ ستیفن هۆکینگ و بۆ بیریارەکانی ئەوروپا ئەکەین، بۆ فیزیاوی و کیمیایی و ئیحیایەکانیانەکەین. ئەوان بابێن چۆن ئەبوو لەهەب نەیتوانی بڵێ محەممەد درۆەکە، با ستیفن هۆکینگ پێمان بڵێ محەممەد درۆەکە؟ ناتوانن. کەواتە مولحیدەکان باگراوندی زانستیان نییە. خاڵێکی تر مولحیدەکان لەسەر یەک لای مرۆڤ بوونی مرۆڤ ئیشەکەن، تەنها لایەنی مادیە. لە کاتێکا ئێمە ئەڵین بەڕێزان ئێمە لەگەڵ ئاژەڵ فەرقمان ئەوەیە، خوای پەروەردگار ئینسانی دروست کردووە کۆمەڵێک پێکهاتی جیاواز لە ئینسانە هەیە. ئینسان عەقڵی هەیە، لە مقابلی عەقڵا غەریزە و نەفسی هەیە. ئینسان ڕۆحی هەیە، لە مقابلی ڕۆحا جەستەی هەیە. دین کە دێ مامەڵە لەگەڵ ئەم پێکهاتە متەجانیسەیە ئەکا بەیەکەوە ئاراستی هەمووی ئەکا
وەڵامی هەموو داخوازیەکانی ژەداتەوە. دین وەڵامی داخوازی سێکس دەداتەوە، وەڵامی داخوازی خۆشەویستی پارە ئەداتەوە، وەڵامی داخوازی خۆشەویستیمان ئەداتەوە، وەڵامی هەموو غەریزەکانی مرۆڤداتەوە. ئێمە بە شوێن خولودا ئەگەڕین، بە شوێن هەمیشەمانەوەیە ئەگەڕین. خوا ئەفەرمێ وات لێ ئەەکەم، بە هەمیشەی ئەدژێنم، حساب بۆ ئەم دنیاە مەکە، کە مردی من وعد بێ ئەدژێنم، بەدڵی خۆت ئەدژێنم. دین وەڵامی ئەم غەریزەیە ئەداتەوە. وەڵامی غەریزەی خۆشەویستی پارە یەک دنیا کڕین و فرۆشتن، بەخشین، وەقف، هەرچی ئەو معاملاتانەیە بۆەوەی غەریزی تەمەلوک لە ئینسانە تێرکە. کام لە بیردۆزە ئیلحادیەکان ئەم غەریزانی ئێمە تێر ئەکەن، تەنها ئیش لەسەر مادیاتی ئێمە ئەکەن، ئیش لەسەر ڕۆحانیاتمان ناکەن، ئیش لەسەر وجدان و ئەخلاقیات و بەهای مرۆڤبوونمان ناکەن. ئەوان تەنها ئیش لەسەر بە ئاژەڵکردنی مرۆڤەدەن کە ئەمە بەهایەکی نییە، بەد ڕەوشتکردنی مرۆڤ، ئیشکردن لەسەر مادیاتی مرۆڤ، ئەمە هیچی ناوێ بەڕێزان، ئەمە بیردۆزە نییە، فەلسەفە نییە. ئینسانەکان پێش هاتنی بیلدۆزەی ئیلحاد، پێش هاتنی پەیامی پێغەمبەران ئاوا ژیاون. ئێستا ئاژەڵەکان کە ئەژین بیردۆزە و بەرنامە و پەیڕەویان هەوێت کە غەرائیزە نەفسیەکان و جسدیەکانی خۆیان تێرەکەن نایەنەوێ. ئاژەڵ بیردۆزەی بۆ چییە؟ فەلسەفەی بۆ چییە ئاژەڵ؟ غەریزەکانی خۆی تێرەکە. تەواو کۆتایی ئایا مرۆڤ ئەچێتە ئەم ئاستی ئاژەڵەوە؟ ناچێ. لەبەر ئیلحاد تەنها ئیش لەسەر لەلایەنە جستی و مادەیەکەی مرۆڤەکە، ناتوانێت ئیش لەسەر ڕۆحانیات بکە. ناتوانێت وەڵامی مەسەرن ئەو لەذەتەی ئێمە لە نوێژێکەکەین، لە خێرێکەکەین، لە عیبادەتێکەکەین. ئیلحاد تەفسیری ئەم لەذەتەی بۆ ناکرێ، وەکو چۆن تەفسیری هەموو دیاردەکانی تری بۆ ناکرێ. خاڵێکی تر ئەمانە تەنها ئیدعای علم و زانستەکەن، ئەگینا علم و زانست مافی نییە بەسەر ئەوانە، ئەوانیش مافیان نییە بەسەر علم و زانستەوە. توێکڵێک لە مەسائیلی زانستی ئەزانن. دەرسی ڕابردووش من گوتم ئەوان لەو پەیامەی خوارستەیەکی نازانن بخوێنەوە بە عەرەبی وەکو خۆی، چۆن ئەتوانن تەحلیلی بکەن، نەقدی بکەن، ناتوانن. کەواتە ئەوان تەظاهور ئەکەن بەوەی کە معلوماتیان هەیە، تەظاهور ئەکەن بەوەی کە ئێمە وەکو خەڵکی متەدەین، ئێمە متهەمین لە دیدی ئەوانە بەوەی ئێمە کۆنەپەرستین. باشە ئێوە تازە پەرستن قبوڵمانە، ئێمە مقەلیدین، بەس ئێوە مبدعن، ئێوە ئیبداعەکەتان کێیە؟ ئێوە تەقلیدی دینی کێیەکەن؟ دینی شەیطانەکەن، ئێمە تەقلیدی دینی ئادەمەکەین. ئەگەر لە ڕووی تاریخیشەوە بێ هەردوو دینەکە یەک تاریخیان هەیە. لە کاتێکە ئێمە تەسەبورمان وایە وەکو خەڵکی مسلمان تەمەنی زەوی 5 بلیۆن ساڵە بەڕێزان، بەپێی ئەو علوماتنەی کە هەیە تەمەنی زەوی 5 بلیۆن ساڵە، متەحەجیرات و ئەو بابەتانی کە هەیە. تەمەنی ئادەم چەندێکە بەپێی تێکستە شەرعیەکان؟ لە 22,000 ساڵ تێناپەڕێ. تەمەنی زەوی 5 بلیۆن ساڵە، تەمەنی ئادەم 22,000 ساڵە. باشە پێش ئادەم کێ هەبووە لە زەویە؟ ئێمە قەناعەتی کولیمان هەیە بەوەی ئادەم باوکی ئەم مرۆڤایەتی و ئەم سەردەمەیە. پێش ئادەم خەڵکانێکی تر هەبوون لەسەر زەویە، مرۆڤانێکی تر هەبوون لەسەر زەویە لە ناو چوون. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەوەی کاتێک خوا بە فریشتەکان و فەرمێ ئینی جاعیل فی الأرض خەلیفە، خۆ ئینسان جێنشینی خوا نییە. غەڵەتە ئەم لێکدانەوەیە. بۆ؟ چونکە جێنشین کاتێک ئەڕواتە جێی ئەسڵ، یا ئەسڵەکە بمدێ یا توانای بەڕێوەبردننی کارەکانی خۆی نەمێنێ، ئەو کات جێنشینێک بۆ خۆی دائەنێ. خوا هیچ کام لەم سیفەتانی نییە تا جێنشین. مەسەڵەن پێغەمبەر مرد جێنشینیان بۆ دانا. کەسێک خەلیفە سجن نەبێ، نەخۆشەکەوێ، ناتوانێت کارەکانی بکە، عەزل لەبێ خەلیفەی بۆ دائەنێن. خوا کە ئەفەرمێ ئینی جاعیل فی الأرض خەلیفە، يعني إني جاعل في الأرض خليفة لمن أهلكتهم من قبل. إنسان خليفي خوانية، إنسان خليفي أو بونوراني كلبيش أما هبون لبيش آدم هبون كملائكة كان دعاء لخواء برسم كخواء أفرمي من جانشين وأو مخلوقاتنا دروسة كما فرمون شي أفرمون أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء. خواء آدمي دروس نكردوا فریشتەکان چۆنیان زانی ئەم مەخلوقەی خوا خوێن ڕێژ و بەدکارە بێ. علەما ئەفەرمون ئاسانە سەبەکەی، چکە مەلائیکەتەکان ئەخلاقی جێنشینەکانی پێش ئادەمیان بینی لە زەویە کە خوا لە ناوی بردن، وتیان ئەمانە کە ئەبن بە جێنشینی ئەوان هەمان ئەخلاقی ئەوانەکەنەوە لەسەر زەویە، خۆمانە فریشتە نین. لەبەرەوە تەمەنی زەوی کە 5 بلیۆن ساڵە و تەمەنی ئادەم 22,000 ساڵە پێمانەڵێ کە ئادەمانێکی تر هەبوون لەسەر ئەم زەویەیە. باشە ئەو ئادەمانەی تر کە هەبوون تەفسیری چی بۆ ئێمە ئەکا؟ تەفسیری ئەو بۆ ئێمە ئەکا کە زەمن لەو کاتەوە دەست پێ ناکا کە باوکە ئادەمی ئێمە هەبووە، نا زۆر زیاتر هەبووە و دوورتر هەبووە لەو باوکە ئادەمی ئێمە کە هەبووە. خاڵێکی تر ئەوەی ئەوانەی کەن، ئەوان زۆربەی زۆریان بڕۆ نەفسیاتیان بخوێنەرەوە. خەڵکانێکن لە خانەوادەیەکی پەرتەوازە، شپرس،
خانەوادەیەک کە ممارەسەی عنفی ئوسەری تیا کراوە، خانەوادەیەک کە دوور بوون لە بەها باڵاکانی ڕەوشت، یا خانەوادەیەک کە بە ناوی دینەوە ستەمی لە خەڵک تیا کراوە، یا خانەوادەیەک یا کۆمەلگایەک کە بە ناوی دینەوە عەقڵی خەڵکی لێسەلب کراوە. ئەوانە زۆر جار باگراوندەکە ئەمە بۆی دروست کردوون. واتە هەرگیز ژیانێکی ئارام، ئاسوودەیی، بەختەوەری، عەدالەت ئینسان بەرەو ئیلحاد نابە. چی ئینسان بەرەو ئیلحاد دەبا؟ جەهل، تەخەلف، زوڵم، نەبوونی شعورێک وەعیەک لە ئینسانە، ئەمە ئینسان بەرەو ئیلحاد دەبا. بۆیە مولحیدەکان ئەو مولحیدانی کە ئەمڕۆ ئێمە ئەیان بینین و قسەیان لەسەرەکەی سەیریان بکە، زۆربەیان لە پێناو بەرژەوەندیە تاکە کەسیەکانی خۆیانە مولحیدن. کابرا حەزی لە لجوئی سیاسی بووە، بەچی لجوئی سیاسی ئەدەنێ؟ ئەگەر بێ من مولحیدم، من ئاتاییستم، ئیمانم بەخوا نییە، باشە من دینم گۆڕیوە. ئەو ئەزانی ئێستا بێدینەکان باڵادەستن، بێدینەکان خزمەتی ئەویان پێیەکرێت، دیندارەکان نا، ئەو قیامەت ئەگۆڕێتەوە بە دنیا. کەواتە ئەوان لە پێناو ئەم مەکاسی بە دنیاویانەیە زۆرێکیان بێدینن، یا هەندێکیان لە پێناو شۆرەتە. تۆ بەیانی بڕۆ 100 حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خەڵک باسکە، کەس گوێت پێ نادا، گوێنێ بەخوا بدە. 1000 پیج حتا پیجی بەناو موسڵمان ئەچێ شەیرێکە مۆزوع قەڵیا فڵان کەس چێڵە. ئەمە غەڵەتە بەڕێزان، ئێمە خۆمان تەرویج و شوهرەت ئەدێن بە بێدینەکان. کابرایەکی مولحید کۆمەڵی قسەی بێبنەما، سوکایەتی، کۆمەڵی قسەی قێزەون کە تەنها لەو ئەوەشێتەوە فڕی ئەدا بەرامبەر بە دین، تۆی مسلمان بۆ شەیری ئەەکەی، بۆ لایکی بۆ ئەەکەی، بۆ کۆمنت، حتا کۆمنتی ناشرینیشی مەفروض نییە بۆ بنووسی. مەفروض نییە ئینسانی ئیماندار دابەزێتە ئەو ئاستە. مەفروض نییە ئێمە تەرویج و بۆقی بڵاوکردنەوەی بیرۆکەکانی بیردۆزەکانی ئەوان بین. ئەوان لە پێناو شۆرەتە ئەوە ئەگەنڵە کابرایەک هەبوو کاتی خۆی ئەچشتی خراپی ئەکرد. یانون بۆچی ئەمە ئەەکەی؟ ئەمەوێ بچمە مێژووەوە ئەگەر لە پیسترین دەرگاکانی شێوە بێ. ئێستا بۆ نمونە و کەسانی کە ناویانە چێتە ناو کتێبی جنسەوە، خۆ هەمیان خەڵکی مبدیع و مفەکر و منەظیر نین. خەڵگانێکن لە ڕووی شتی زۆر قێزەونەوە ناویانە چێتە گەنجەوە. لەبەرەوە ئەم مولحیدانە ئاوا ئەکەن، ئەیانەوێ ناوی خۆیان تۆمارکەن لە لاپەڕەیەک لە لاپەڕەکانی مێژووە ئەگەر قێزەونترین لاپەڕەش بێ، خەڵک باسییان بکە. ئەمانە ئەگەر مولحید نەبن و جوێن فرۆش نەبن و دەم پیس نەبن، کێ ناویانە بە؟ کێ قیمەتیان نەزانێ؟ کەواتە ئەمانە کە هاتوون زۆرێکیان بە شوێن شۆرەتە هاتوون ئیلحادیان هەڵبژاردووە، وەفعلەن بەهۆی ئەم ئیلحادیشەوە مەشهور بوون لە ناو خەڵکە. ئیتر ئەو گوێینەوە نییە خەڵک قسەی پێ ئەڵێ بەلای خەڵکەوە کەسێکی قێزەون و بێزاوە مویمەیە ناوی هەیە. کەواتە یەکێکە لە تەفسیری نەفسیاتی ئەوانە ئەوەیە. خاڵێکی دڵ بەڕێزان، مولحیدەکان ئەوەی کە هەیەە بۆ نمونە تەنزیلی کۆمەڵێک بنەمای ئەخلاقی ئەکەن، ئەڵێن پێویستە ئێمە ڕێز لە بیری بەرامبەرمان بگرین، باشە قبوڵمانە، بەس ئێوە ڕێستان لە بیری ئیماندار و باوەڕدارەکان گرتووە، ئەوان کە دەمیانەکەیتەوە ئەرشێنەوە بەخوا و بە پێغەمبەر و بە ئەسحاب و بە مقەدەساتی ئێمەیە، ئەمە پێی ئەوتێ ڕێزگرتن لە بیری بەرامبەر. کابرای مولحید کە قسەی لەگەڵاکەی ئەڵێ ئیسلامیەکان ڕێزی بەرامبەرەکانیان ناگرن. کاکە ڕێزگرتن تۆ پێ دوایە ڕێزگرتن ئەوەیە من جوێن بە کەسی تۆ بە وەکو شەخص نا، تۆ کە جوێن بە مقەدەساتی مندا ئەوە زۆر زۆر لەوە خراپترە کە جوێن بە خۆم بدەیت. یعنی هەر یەکێک لە ئێمە خوامان لە خۆمان پێ مقەدەسترە، پێغەمبەر و خێزان و خانەوادەکانیمان لە خانەوادی خۆمان پێ مقەدەسترە. تۆ کە ئیتیامی خێزانێکی پێغەمبەرەکەی کە کۆمەڵێک کاری نەشیاوە دیتە پاڵ پێغەمبەرەکەی ئێمە، چۆن تەسەورەکەی ئێمە احترامە بۆ ئێمە؟ لەبەر ئیدعای کۆمەڵێک شی دەکەن کە لە ئەخلاقیاتیانە هەر نەبووە ئەساسن، نیانە مولحیدەکان. بۆیە سەیرەکەی زۆر بێ حورمەتانە ئەرشێنەوە بە پیرۆزەکانی ئێمەیە. لە کاتێکە ئەمە جێ قبولکردن نییە. خاڵێکی تر ئەوان بە ئێمە ئەڵێن ئازادی بدەن بە ئێمە بە ئازادانە قسەی خۆمان بکەین، قبولمانە ئێوە ئازاد بن، بەڵام ئەگەر ئێوە ئازاد بوون پێتان وایە موسڵمانەکان ئازاد بن؟ قەتواناکەن ئێوە بە درێژایی مێژووی ئێوە سەیری سەردەمی ئیشتراکیەتی ئیتحادی سۆڤێتی و وەما بەعدی ئیشتراکیەت بکە. چەند ملیۆن موسڵمانیان؟ تەنها ستالین 22 ملیۆن موسڵمانی کوشتووە، 22 ملیۆن موسڵمانی کوشتووە ستالین لە سەردەمی خۆیان، بە مەلاینی موسڵمانیان نەفی کردووە، بە مەلاینی موسڵمانیان ئیجبار کردووە عەقیدە و بیر و باوەڕەکەی بگۆڕێ. کەواتە بەڕێزان ئیلحاد درۆ ئەکا، ئیمانی بە ئازادی نییە. من یەکێک بەو لە ناو ڕۆشنبیرانی کە ئەمڕۆ لە کوردستانە تەنزیلیان بۆ ئەکرێ، خوا شاهیدە جارێکیان لە کەناڵێکی کوردی، لە کەناڵی KNN تحدیداً با پێتان بڵێم،
و بە ئەرشیفیش ئەم قسەی ئیثباتەکەم یەکێک لەو منەزیرانەیان هێنا بوو قسەی ئەکرد باسی ئیسلامی سیاسی و ئیسلامۆفۆبیایە کرد ئەیوو من گاڵتەم بە عەقڵی ئەو بەناو ڕۆشنبیرانەیە کە پێیان وایە ئەگەر ئیسلامیەکان لە ڕێی سندۆقی ئینتیخاباتەوە بوون بە زۆرینە ئێمە ڕێگە بدەین دەسەڵات بگرنە دەست ئەیوو چۆن ئەبێ ئێمە ڕێگە بدەین ئیسلامی سیاسی لە ڕێگەی سندۆقی ئینتیخاباتەوە دەسەڵات بگرنە دەست ئەمە ڕۆشنبیرەکان و ئەمە بیریاری مولحیدەکانن ئەوەی ئەو ئێڵێ نەزەریەیە بەس ئێمە بە واقعی عەمەلی بینیمان ئیسلامیەکان لە جەزائیرە لە سا 88 دەنگەکانیان هێنا لە سا 88 باشە فەڕەنسانی هیچ ئیسلامیەکان حکم بگرنە دەست وەزیرێکی ئەو کاتی فەڕەنسا قلت إذا تمكن الإسلاميون من الوصول إلى الحكم في الجزائر فسوف نتدخل عسكريا في الجزائر كما تدخلت أمريكا في بنما وتي إسلامي كان بقن بويك دا صلاة بقن الجزائر تدخلي سربازي أكين الجزائر شون أمريكا تدخلي سربازي كل بنما أي ديمقراطية بوتشيا تجربة مصري سيصالمو بيش إسلامي كان لرقي صندوق انتخابات وشون سر دا صلاة يعني ورقر هي زكاني دروا ئەلمانیەکانی ناوە هێشتان ئیسلامیەکان دەسەڵاتەکەیان بچێتە سەر ئینقلابی تورکیا دوای ئەوان کەواتە بەڕێزان ئیلحاد کاڵێ من ئیمانم بە ئازادی بیر و ڕاهەیە تەنها تا ئەو کاتە ئیمانی بە ئازادی بیر و ڕاهەیە کە قسەکانی ئەکا دواتر نەدا تۆ قسە بکەی دواتر هەموو میلەت لەگەڵ تۆ بێ ئەو بە ئاگر و ئاسن نایەڵێت تۆ قسەی خۆت بکەی چونکە لە دیدی ئەوە تۆ کەسێکی کۆنەپەرست و متەتەڕیف و تۆ کەسێکی بەکەڵکی ژیان نایی لەبەرەوە مافی ژیانی لێ بسەنێتەوە بەناوی دیموکراتیەت و ئازادی بیر و ڕاوە بەلای ئەو کارێکی دروستە بۆیە ئەو مەبادیئانی ئەوان بە خەڵکی ئەفرۆشنەوە لە ئەساسە ئەوان نیانە تا بیفرۆشنەوە بە خەڵک خەڵێکی تر ئەوان باسی مەسەلەن ڕێزی مرۆڤەکەن بەهای مرۆڤ بوونەکەن باشە ئەگەر باسی بەهای مرۆڤ بوونەکەن معنەی چی لە خیتاباتانە لە قسەتانە هەمیشە بەرەو ڕووی متەدەیینەکان بیرۆکە و یا قسەی کۆنەپەرست و دواکەوتوو ئەمانەمان بەرامبەر بەکاردێنن ئەمە پێی ئەوتێ ڕێزگرتن لە بەرامبەر یا پێی ئەوتێ سوکایەتی پێکردن یا پێی ئەوتێ بێڕیزیکردن ئەگەر ئەمە قسەی مساوات و قسەی عەدالەت و قسەی احترامە لەلای ئەوە ئەبێ بێڕێزی و سوکایەتەکانتان چی بێ پێمان بڵێن لەبەرەوە شتێک نییە لە قاموسی ئەوانە ناوی ڕێز و حورمەت بێ بۆیە ئەوەی کە ئەیڵێن خۆیان ئیمانیان پێی نییە بەڕێزان خاڵێکی تر مولحیدەکان بەپی ئەو دراساتانەی کە کراوە دراسەیەکەیە مجلەیەکەی لە ئەمریکا الطب النفسي واتە پزیشکی دەرونی بڵاوی کردوتەوە لەژێر داتایەکە کە ئەیهێنە ئیحسائیەیەکە الانتماء الدینی ومحاولة الانتحار واتە ئاین هەڵگرتن سەر بە ئاین بوون و هەوڵدانی خۆکوشتن لەم دراسەیە ئەمریکیەکان خۆیان پێمانەڵێن زۆرترین ڕێژەی ئینتحار لەناو ئاتایستەکانایە زۆرترین ڕێژەی خۆکوشتن جگە لەوەی کە ئیجرام و جگە لەوەی کە خراپە و کە شەذوذی جنسی و کە هەرچی ئینحرافاتی خولوقی هەیەە زۆرترین ڕێژەی ئینتحاریشیان هەیە بۆ چونکە لەوانەیە کابرای مولحید تا ماوەیە ئەمە قەناعەتی پێ بکە بەوەی کە خوایەک نییە ئاراستی بکە خۆی ئەبێ بە ئاراستەکاری خۆی بەڵام تا چەند ئەم قسەیە سەر ئەگرێ تا چەند ئەتوانێت ئەم قسەیە قەناعەتی پێ بکە تا چەند ئەم قسەیە مقاومەی بۆ دروست ئەکات لە بەرگریکردن لەگەڵ کێشەکانی ژیان تا ماوەیە دوای ئەڕوخێ دوای پێی وایە ئەم ئازادیە من و تۆ نەخۆشەکەوین کە نەخۆشەکەوین یەقینمان هەیە بەوەی ئیلاهێک هەیە مەعبودێک هەیە پەرستراوێک هەیە ئاگای لەم نەخۆشیەیە ئەم نەخۆشیە بە بێپاداش ناچێ مناڵەکەمان نەمرێ ئاگامان لێیەتی ئەو بەخەمترە لە ئێمە ئەو بەڕەحمترە لە ئێمە ئاگای لە دڵی ئێمەیە و ئاگای لە مناڵەکەیشە ئێمە کاتێ پارەمان پێنامێنێ ئەزانین خوایەک هەیە مدەبرە خوایەک هەیە ڕەزاقە هەموو ئەمانەمان قەناعەت پێیەتی ئەوی مولحید چی چاوەڕێ ئەکا لە ژیانی خۆی وەک من و تۆ لەو ژیانەیە ئەژی وەک من و تۆ ڕوبڕووی کێشە ئەبێتەوە بەعکسەوە ئەگەر ئێمە کۆمەڵێک ئەخلاقیات و بنەمامان هەیە کە ئەمان ژیانی و لەسەری ئەو هیچی نییە عیجزی خۆی بەچی تەفسیرەکە کە ئەمرێ بۆ کوێ ئەڕوا ژیانی چۆن ئەگوزەرێنێ ئەگەر ژیان بریتی بێ لە خواردن و خواردنەوە و ڕابواردن ئاژەڵەکان هاوپیشەی ئێمان هاوتای ئێمان ئێمە چی بەهایەکمان لەوان زیاتر بێ لەبەرەوە زۆرترین ڕێژەی ئینتحار لەوانە کە بە چۆکیان نادێنی کێشەکانی ژیان پەنا ئەبەنەبەر خۆکوشتن جیفری لانگ پیاوێک هەیە ناوی جیفری لانگە لە 18 ساڵیەوە مولحید بوو ئەم پیاوە
لتمني هجد صالية وجيفري لانغ ملحد بوا لأخيري تمنية أقريتوا كتابة قالوا سيبا ناوي الصراع من أجل الإيمان من الملانية كردن لبيناو باوردا أم بياوا دواتر إيمان دينيا تفسيري ديار دي إلحادك ألا منك ملحد بوم لبداية تمن ما خوشيكم لإلحاد بيني بوي من قنج بوم هرشيم أويس أم كرت إتر فكرة حرام وفكرة عيب وفكرة مقدسات وبيروزي وبالا كانوا روشت أمانم لقاموسي خو ما دركت من ملحدم كواتي هيك تيغنيا بنبستوا هەڵێ بەڵام پاش ماوەیەک هەستم کرد بەوەی ژیان بوو بە تاڵیەکی تەواو هەستم کرد بەوەی ژیان تامی نەما هەستم کرد بەوەی متەدەینەکان خوایەک هەیە کەنیسەیەک هەیە پەنای پێ ئەبن من کاتێک کە تووشی کێشە ئەبم پێم ناتوانم پەنا بەرمە بەر هیچ من لە هەموو کەس بێکەسترم لە هەموو کەس بێدەرەدانترم بێتواناترم ئەڵێم فکرێ بڕی نەکرد لەگەڵما لەبەرەوە ئەو پیاوە بڕیارەدا بگەڕێتەوە ئیمان دێنێ کە ئیمان دێنێ دێتە ناو ئیسلامەوە یەکەم نوێشکاییکە ئەم دوعای تیاکە من لنصي كتابك خويا دعاكي وكو خوي نقلكم الله يا رب الله أي پروردگارم ما إذا ما جنحت مرة ثانية الله خويا أجر يك جاريكا سركيشيم كرت يا بيرم كرد ولو سركيشيب كم نحو الكفر بك في حياتي بوي باورم بتو نمين لجاني خما اللهم أهلكني قبل ذلك الله خويا برلوي بير لو بكم سركيش مو بي باور بم جيانم ليور بقدروا وخلصني من هذه الحياة لم جيانا رزقارم بكي إنني يا رب علي أي پروردگارم أجد الحياة صعبة بنقائصي وعيوبي علي جيان بمكم وكورياني كمن هما زور زحمة زور سخته ولكني برغم ذلك لا أطيق العيش ولو ليوم واحد وأنا منكر لوجودك علي بمهم كم كوريانا وبمهم نارحتي جيانا يكروج برقي جيان ببيبوني تو ناقرم خوايا أما دوعاي بياوێکە کە لەوانەیە 30 ساڵ 40 ساڵ ملحید بوو بێ یەکەم نوێشکەیکە ئاوا لەخوا ئاپارێتەوە چونکە ئەزانێ ئیلحاد چەند تاڵە ئەگزانێ ئیمان چەند شیرینە کە خوایەک هەبێ ئەم خوایە ببێ بە مەزدەری ئیلهام بۆ ژیانی تۆ دێمە سەر مەسەلەی ستیفن هۆکینگ بەڕێزان ئەم پیاوێکە فیزیاییەکی معقول و مەشهور ستیفن هۆکینگ پار عەمری خوای کرد ستیفن هۆکینگ لەوە چێ بە ڕەمزی ئیلحاد لەم سەردەمەیە ناوزەند بکرێ لە کاتێکا ستیفن هۆکینگ تا ئێستا جائزەی نۆبڵی پێ نەدراوە لە علومە ئەمە یەکێک بۆ لە عوقدەی نەقص لە ستیفن هۆکینگە چونکە ئەگەر ئەم پیاوە ئەم فیزیائیە مبدعەیە بەفرۆزە جائزەی نۆبڵ وەرگرێ چەندین فیزیائیتر لە هاوتەمەنی ئەوە جائزەی نۆبڵیان وەرگرت بۆ لەبەری ئەم پیاوە جنوحی کرد بۆ ئیلحاد لە ئیلحادا کۆمەڵێک ئەفکاری بڵاوە کردەوە علمی فیزیارەتی ئەکردەوە کتێبێکی هەیە بەناوی کورتەیەک دەربارەی مێژووی تەمەن یا مێژووی ژیان ئەم پیاوە لە لارپەڕە 125 ئەم کتێبەیە ئیعترافەکە بەوەی کە ئەم گردونە مصەمیمێکی دقیقی هەیە تەسمیمێکی زۆر وردی هەیە زۆر بە وردی ئەم گردونە ئەگەڕێ و ڕێکخراوە دواتر لە ساڵی 2002 کتێبێکی کە ئەنووسێ ئەم فکرەی تیازاڵەکە بەناوی التەسمیم العەظیم واتە نەخشاندنێکی زۆر گەورە زۆر پڕبەها لەویا ستیفن هۆکینگ ئەڵێ ئەم گردونە بەم عەزەمەتەوە ئەم کەونە ئەڵێ خوایەک نییە دروستی کردبێ وەک متەدەینەکان ئەڵێن دواتر خۆی پێمانەڵێ ئەی بەچی دروست بووە سەیری ئەم ژمارەیە بکەن کە ستیفن هۆکینگی هێنێ دە توان 500 سفر دە توان 500 سفر ستیفن هۆکینگ ئەڵێ ئەم گردونەی ئێمە تیا ئەژین بەم نظامە دقیقە لە دەرەنجامی دووبارەبوونەوەی ئەزمونێک دە 500 سفری لە پێشەوەیە لە ئەزمونە هەڵەکان ئەم ئەزمونە بەسەرکەوتوی کۆتایی هاتوو ئەم تەسمیمە دقیقی لێکەوتێتەوە لەگەڵمان ئایا دە زائیدەن 500 سفر ئەساسە عیلمیەکەی لە چۆوە وەریگرتووە ستیفن هۆکینگ هیچ بیردۆزەیەکی زانستی هەیە ئەم ڕقەمە هەر بیخوێنێتەوە نەک بیسەلمێنێ دە زائیدەن 500 سفر نە باش ئەگەر گریمان بیردۆزەکەی ستیفن هۆکینگ لە ڕووی ڕقەمەوە لە ڕووی داتاوە طبعاً بۆ معلوماتان خۆی لە ڕێی ئەم کتێبەوە پێشەکی کتێبەکەی ستیفن هۆکینگ ئەڵێ چی ئەڵێ ئێستا زەمەنی مردنی فەلسەفەیە واتە فەلسەفە لە بیری ستیفن هۆکینگا مردووە ئەبێ ئێمە علمی تەجریبی علمی مەحسوسات بە خەڵک بڵێین باش ئەمەی کە خۆ دێڵی زەحمەت نەبێ علمی تەجریبیە دە زائیدەن 500 سفر
تۆ ئەتوانی یەکێک لەو گردردونانەمان بۆ بسەلمێنی کە هەڵە دروست بۆ نیزامەکەی دقیق نییە؟ تۆ ئەتوانی نموذەجێکمان لە دوو گردون لەو دوو گردردونانەی کە تۆ 10 سفری ئەەکەیتە پێش بە هەڵە دروست بوون و تاچون پێمان بڵێ؟ ئەتوانی پێمان بڵێ؟ ناتوانی پێمان بڵێ. باشە ئەگەر گریمان ڕاستە، ئەگەر گریمان ئەم گردردونەی ئێمە تایین سوتفە دروستی کردووە، بەڵام سوتفەیەکی دقیق لە نەتیجەی دووبارە بوونەوەی 10 سفر ئەزمموی هەڵە. فیزیا ئەمە ڕەت دەکاتەوە. بۆ سیارەیەک بێنە هەڵی بۆشێنە، تایە و برغ و ویل و مەکینە و سلندەر و شەفت و بۆڵت و ڕۆت و هەموو ئەمانە کوشم و سوکان و کێکی کیلۆمەتر و سکرێتەر و هەموو ئەوانی هەڵبۆشێنە. دوای ئەوە بزانە لە دوای 10,000 ئەزمموی هەڵە ئەم ئامێرە بێعەقلانە یەک ئەگرنەوە بن بە سیارەیەک، برغوو تایە سوکان بەم شێوازە تەسمیمیە دروست بێتەوە. ئەگەر گەریمان ممکن بێ لە دەرەنجامی 500 سفری هەڵە ئەم قسەیە ڕاست بێ، هەر بیردۆزەکە ناتەواوە. بۆ چونکە برغۆکان چێ ئەیان جوڵێنێ و ئەیان بەستێ. برغوو لە خۆیەوە ئەجوڵێ، ئەم قەڵەمە 1 ملیار ساڵ هەلێرا دای بنێ با بجوڵێ، ناجوڵێ. هیچ شتێک نییە، قەواعیدی فیزیا پێمانەڵێ هیچ شتێک نییە بەبێ محدث ئەبێ محدثێکە بێ، ئەبێ جوڵێنەر و بزوێنەرێکە بێ. ئەمەی ستیفن هۆکینگەڵێ بەوەی کە ئەم گردونە وا دروست و بێ هەڵەیە گریمان مانگ خۆر ئەستێرەکان باشە ئاو هەموو ئەمانە لە خۆیانەوە دروست بوون، قبوڵمانە کێ تەنسیقی لە بینیانە دروست کرد. ئەمە گرنگە. خۆرێک دروست بووە ئەو هەموو تاقەکەونی هائیلە ئەدا سەر چاوی گەرمی ئەم گردونەیە، باشە لەم مەجەڕەیی کە ئێمە تیا ئەژین هەڵبەت، بەڵام کێ تەنسیقی لە بینی مانگ و خۆرا دروست کرد؟ کێ تەنسیقی لە بینی جوڵەی خۆر و زەویا دروست کرد؟ کێ تەنسیقی لە بینی بوونی ئێمە و جوڵەی خۆرا دروست کرد؟ شەو ڕۆژێک 24 ساعت دروست بووە لەم زەویەیە، 12 بۆ ئیسراحەتی لەشی ئێمە و 12 بۆ کارکردن، 12 بۆ گەرمکردنەوەی زەوی و ڕواندنی ڕووەکەکان و 12 بۆ پشودان و حەوانەوە. ئەو غیلافەی کە لەم گردونەیە دروست بووە کە پێی ئەوتێ طبقەی ئۆزۆن و تیشکی خۆر، تیشکە زەرەر و مندەکانی خۆرە پارێزی و نایڵێ لە مرۆڤەکان بدا، ئەوەی ئۆکسسیژینی لەناو ئەم غیلافەیە دروست کردووە. ئەمانە ستیفن هۆکینگ با تەفسیرمان پێ بڵێ. خوای پەروەردگار کافەرمی الذی جعل لكم الأرض مهدا، زەوی کردووە بە لانکە. لانکەیەک چۆن؟ لانکەیەک بۆ ئەوی مرۆڤ بتوانێت ئاواتیا بژی. دەتۆ بڕۆ لەسەر مەریخ بژی، بڕۆ لەسەر مانگ بژی، بەبێ وەسائل ناتوانی. بۆ ئەی بۆ لەسەر زەوی بەبێ وەسائل ئەژی؟ ئەی قانونی جاذبیەت کێ دروستی کردووە؟ ستیفن هۆکینگ گەڵێ جاذبیەت هەیە، بەس پێمان ناڵی چێ جاذبیەتی دروست کردووە. باشە ئەگەر بە بیردۆزەکەی ستیفن هۆکینگیش بڕۆین کام طبیعەتە خۆی هەیە، ئێمە جوزئێکین لەو طبیعەتە محەیرە، ئێمە خۆمان بەشێکین لە لوکزەکە. ئەوەی لوکزەکەی دۆزیوە تۆ ستیفن هۆکینگە، ستیفن هۆکینگ خۆی کێ دروستی کردووە کە تەفسیری ئەم دیاردەیە ئەکا بۆ خەڵک. لەبەرەوە بەڕێزان ئەمە یەکێکە لە دیارترینی کەسایەتیەکانی ئەم سەردەما کە بە بیردۆزەی فیزیا ویستێتی دیاردەی ئیلحاد بڵاو کاتەوە لە ناو خەڵکە، بەڵام بیردۆزەکەی سەر لەبەری هەڵەیە. ئەو ئیمانی بەوە هەیە کە فەلسەفە مردووە، ئەمەی تۆ تەنزیری بۆکی فەلسەفەیە. ئەگیناوەرە بە تەجروبە پێمان بسەلمێنە ئەم 500 سفرە چۆن لە علومی تەجریبی ساغێکیتەوە، کام علم پشتگیری لەم بیردۆزەیەەکە؟ هیچ علمێک پشتگیری ناکە. ئەمە باوکی مولحیدەکانە لە ڕووی ئیلحادەوە بەڕێزان. ئەوانەی تر مفلیسترن زۆر لەو لەبەرەوە زۆرێک حتا لە فیزیایە مەسیحیەکان لەو فیزیاییانەی تر کە ئیمانیان بە ئیسلام نییە، بەڵام ئیمانیان هەیە بەوەی کەەوە بەعلوماتانی قورئان و ئیسلام باسێکە ڕاستن و ئیلحاد بریتە لە خۆ دزینەوە لە حەقیقەتی گردون. فیزیایەکان ئەپرسن ستیفن هۆکینگ بۆ هەموو ئەم تەنزیرەی کردووە؟ تەنها لەبەر پێناو ئەوەی کە بڵێ خوا نییە، بەس لەبەر ئەمە. ئەگەر بس بیوتایە خوا هەیە، هیچ ئەم قسە سەقەت و بێمەعنا و نازانستیانی ناوێ. 500 سفری هەڵا ئەنجایەک ئەزمموی ڕاست نا بوو وتایە خوا هەیە کۆتایی هات مشکلەکە. خوایەک هەیە مدەبیرە صانعە حەکیمە باشە مقتەدیرە، ئێمە ئەڵێن ئێمەی ئیمادا ئەو خوای ئەم گردونەی دروست کردووە تەواو مێشکمان ئیسراحەتە. هەرچی معجزەیەک لە دروستی و لە وردبینی ئەم گردونەیە ئەبینین پێمان وایە ذاتێک دروستی کردووە کە خوای پەروەردگار خەبیرە عەلیمە حەکیمە مدەبیرە. هیچ ئەم سیفەتانە
هیچ وردەکاریەک ناهێڵنەوە بۆ عاملی سوتفە. لە دەرسەکانی داهاتوە ئینشاءالله قسە لەسەر ئەو گومانانە ئەەکەین کە بێدین و ملحیدەکان ئەیوروژێنن لە مەسائلی بوونی خوا لە مەسائلی قەزا و قەدەر لەو بابەتانە. وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.